ببە براوەی کارتی ئینتەرنێتەکەت تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گرنگ نییە زۆرە ئینتەرنێتێک بەکاردەهێنیت ئێمە کارتەکەت بۆ دابین دەکەین هەر ئێستا بچۆ سبسکرایبی کورت کەناڵ بکە و پشتگیریشی لێ بکە کاتێک کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا بەڵێنمان بەم کەناڵەداوە کە بە ماوەیەکی کەم بیگەێنین بۆ ئاستا بۆیە هیوادارم کە بینەرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن کاتێک پشتگیری لەم کەناڵە دەکەن ئەوە بە هەمان شێوازیش پشتگیری لە کەناڵەکەی من دەکەن. سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەو یاریزانە بەناوبانگ و گەنجەی کە هەمووان دەیناسن جا ئەگەر هاندەری بن یاخود نا ئەوە ناشاردرێتەوە کە یاریزانێکی زۆر بەناوبانگ و بەتوانایە لەم ڤیدیۆیەدا کۆمەڵە زانیاریەکتان پێ دەڵێم کە لەوەیە زۆربەتان نەیزانن دەربارەی ژیانی کریستیانۆ ڕۆناڵدۆ لەگەڵمان بن ئەگەر ئەم بابەتت بەلاوە گرینگە. ناوەکەی بە دڵنیاییەوە ناوەکەی یەکێکە لە بەناوبانگترین ناوەکان هۆکاری ناونانیشی بەم ناوەوە ئەوە بوو کە باوکی ڕۆناڵدۆ زۆر سەرۆکی ئەمریکای خۆشدەویست کە ناوی ڕۆناڵد ڕیگن بوو بۆیە کوڕەکەی ناونا ڕۆناڵدۆ کێ دەیزانی لە دواییدا ئەم ناوە بەم شێوازی ئێستا بەناوبانگ دەبێت. باوکی کێیە؟ کەسانێکی زۆر دەیانەوێت بزانن ڕۆناڵدۆ باوکی کێیە؟ ئەو ناوی جۆزی دینە ساڤیرۆ بوو و کاری باخەوانی دەکرد و بەهۆی ئاڵوودەبوونی خواردنەوە کەهولەکانەوە کۆچی دوایی کرد ئەو کاتی کە باوکی ڕۆناڵدۆ مرد تەمەنی 20 ساڵ بوو و مردنی باوکی بەو هۆکارە وای لە ڕۆناڵدۆ کرد کە دوور بکەوێتەوە لە مادە کەهولیەکان و هەرگیز بەکاری نەهێنێت. ئایا لە نێوان ڕۆناڵدۆ و گیگز دوژمنایەتی هەیە؟ لە ساڵی 2003 بۆ 2009 ڕۆناڵدۆ بۆیانی مانچستەر یونایتد یاری دەکرد و ئەو کاتەی ڕۆناڵدۆ سووە ئەو یانەیە گیگز شارەزای لێدانە ڕاستەوخۆکان بوو بەڵام ئیتر ڕۆناڵدۆ بۆیە شارەزای لێدانە ڕاستەوخۆکان بۆیە چەند هەواڵێک بڵاو بۆیەوە کە گوایە دوژمنایەتیان هەیە لە نێوان یەکدا و لە یەکێک لە چاوپێکەوتنەکاندا ڕۆناڵدۆ ئاماژەی بەوە کرد کە هیچ کێشەیەکی نییە لەگەڵ گیگز. ڕێکلامەکان دوور لە تۆپی پێکە پارەی لێ دەست دەکەوێت لەگەڵ چەندین کۆمپانیای گەورە ڕێکەوتنی کردووە نمونەی کاسترۆل و کلێر و کۆکاکۆلا و تیۆتا و سکۆریدا و هێربڵایڤ و تاگوەسز و ئەپڵ و ئەمبۆری و ئەرمانی و سامسۆنگ و هەتا دوایی و تەنها کۆمپانیای نایک ساڵانە 8 ملیۆن دۆلار دەدات بە ڕۆناڵدۆ. بڕاندی جلوبەرگەکانی ئەو بڕاندێکی تایبەت بەخۆی هەیە کە جلوبەرگ و پێڵاو دروست دەکەن هەروەها لەگەڵ نرخە زۆر بەرزەکانی بەڵام کوالێتێکی زۆر بەرزی هەیە و وێنەی ئەو لەسەر پۆستەری یاری فیفا ستریتی دووبوونی هەبوو. گۆڕانکاریەکی جوان ئەگەر جیاوازیەک بکەین لە نێوان وێنە کۆنەکانی و وێنە تازەکانی هەست بە جیاوازیەک دەکەین ئەوش ئەوەیە کە ددانەکانی ڕێکبوونەتەوە و زیاتر سپی دەردەکەوێ و وا دیارە بۆ تۆکسی بۆ دەموچاوی و دەوروبەری چاوی کردووە و پێستەکەشی ستافتر بووە ڕەنگە ئەو شتە بشارێتەوە بەڵام هەندێک کەس هەن کە دەڵێن جوانکاری بۆ لوت و پرس و ناوچەوانی ئەنجام داوە. ئەو منداڵی کە دەستی شکاند کاتێک ڕیال مەدرید بەرامبەر ینی بۆرنمۆث یاری هەبوو لە شاری ئینگلتەرا لە یاریەکی دۆستانی ساڵی 2013 لە کاتی یاریەکەدا لێدانێکی ڕاستەوخۆ بۆ ڕیال مەدرید هەژمار کرا بەڵام ڕۆناڵدۆ نەیتوانی گۆڵەکە تۆمار بکە و تۆپەکە کەوتە نێو هاندەرەکانەوە و بەم هۆیەوە دەستی منداڵێکی شکاند بەڵام دواتر یانی ڕیال مەدرید دیاریان بۆ ئەو کوڕە نارد دیارەکەش پێکاتە بوو لە تیشێرتێکی ڕیال مەدرید کە لەلایەن هەموو یاریزانەکانی ڕیال مەدریدەوە واژوو کرابوو و پاشان پێڕێز سەرۆکی یانی ڕیال مەدرید تەلەفۆنی بۆ چارلی کردو و هەواڵی پرسی و پێی گوت کە تیشێرتێکی ترت بۆ دەنێرم کە واژوی ڕۆناڵدۆی لەسەرە و ڕۆناڵدۆش هێوای چاکبوونەوەی بۆ دەخوازێت. هاوڕێ نزیکەکەی ئایا دەزانی هاوڕێکی ڕۆناڵدۆ کێیە؟ لەوەیە تۆ وا بزانی کە ڕۆناڵدۆ حەزی بە تەنهاییە ئەو هاوڕێشی ناوی خۆرخی مندێزە کە بریکاری بزنسی ڕۆناڵدۆیە کە ماوەیەکی زۆرە بەیەکەوە کار دەکەن و لە ڕۆژی هاوسەرگیریەکەیدا ڕۆناڵدۆ دوورگەیەکی بە دیاری پێیبەخشی کە نرخەکەی زیاتر لە 50 ملیۆن یۆرۆ.
دەرکردنی لە قوتابخانە ڕۆناڵدۆ لە تەمەنی 10 ساڵی لە قوتابخانە دەرکراوە چونکە بە کورسی هێرشی کردوتە سەر مامۆستاکەی چونکە قسەی بەباری ژیانی خێزانی ڕۆناڵدۆ گوتبوو لە دوای ئەوەوە هەوڵی داوە زیاتر تشک بخاتە سەر یاریکردن. ئایا ڕۆناڵدۆ موسڵمانە؟ زۆر کەس پرسیار دەکەن ئایا ڕۆناڵدۆ چ ئاینێکی هەیە؟ ئەمەش لەبەر ئەوەیە کە پشگیری فەڵەستین دەکا و کاری خێرخوازی ئەنجام دەدا و هەندێک کات لەگەڵ ئۆزێلدا گویان لە قورئان گرتووە. لە ڕاستیدا ئەو ئاینەکەی مەسیحیە و موسڵمان نییە، بەڵام ئەو هەمووانی خۆش دەوێ بە هەموو ئاینەکانەوە بەبێ جیاوازی، بۆیە ئەمە ژوای لێ کردووە کە خەڵکی وا بزانن کە موسڵمانە. ئێوەش ڕاتان چیە لەسەر کریستیانۆ ڕۆناڵدۆ؟ ئایا ئێوە هاندەرێکی سەختی ئەوەن یاخود نا؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا ڕاو پێشنیارەکانتانمان بۆ بنووسن و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکەم بوون. ئەگەر ڤیددیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتە نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشتە نەچێ هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیددیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەم تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.